شنگال ڕوفاتی سەدام قوربانی تا ئێستا لە ژێر گۆڕەوە کۆمەڵەکاندا ماونەتەوە. 85 گۆڕی بە کۆمەڵ و دەیان گۆڕی تاک لە شنگال و دەوروبەری قەزایەکە دۆزراونەتەوە. نزیکەی 7 ساڵ بەسەر کارەساتی شنگالدا تێدەپەڕێت. کە سوکاری قوربانیان چاوەڕێی لایەنی پەیوەندیدارن ڕوفاتی قوربانیەکانیان لە ژێر گۆڕە بە کۆمەڵەکان بۆیان دەربێنن. وملهیڤیا هەستێت خۆینە هەستیکێت ما دراوەکی ناخەسسینن ژوی فەریقێت مەقابرا ڕەوت ناین هەستیکێت ما دەرناینن و حالێ مەی درونی ڕەحەت ناکن و ئەمجام زانبن مەسیرە زرامێت ما ئەمە بدەستێ خە بە عادەت و تەقالیدێت خە و ئێ ملەتێ خە وێشیرن و ڕۆژێ عید و عەرەفاتە ئەم کاربن سەردانەکە وان بکن بێجامە ڕەجوو هەیە دەنگێمە بگەیە مافێ مرۆڤ ئەفداک و بابێن مژی ئەو ژین نێفان مەقابرا دەبن مەدوێ ئەو ینی بینن بەسە ینی بە چەند ساڵن ئەم بژن وێ ئێن وێ ئێن وێ ئێن ناین یعنی مەجید وێ ئەم تشتێکیژی زانبن. لە 7 ساڵی ڕابردوو تیمەکانی هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان ڕوفاتی 450 قوربانیان لە ژێر گۆڕە بە کۆمەڵەکانی گوندی کۆچۆ دەرهێناوە. بەڵام ڕوفاتی گۆڕە بە کۆمەڵەکانی شنگال تا ئێستا هەروەک خۆیان ماون. حکوومەتە عراقی نینە UN نینە هەر دەولەت تشتێکی ناکە لازم ملەتی شنگال خەڵکی شنگال لی خۆی دەرکەوێ وان تشتە ئەم وان تشتا بیژن بنی هەستیە کێوی هەستیە هەر ئێمایە بران مەینە يعني فاستيه فرماننا نا باشقه تشتدينا نا الحيوانات ملتن دوري حكومي تجاه مقابر جماعي وجينوسايدا هاتيه سري ملتي مي ازدي دوركي گلكي لاواز بو مخابني و لشنگال چەند ڕێکخراوێکی ئSD هەن کار لەسەر بە دوکۆمنتکردنی گۆڕە بە کۆمەڵەکان دەکەن. ئەوان دەڵێن ئەو ڕوفاتانەی لە چەند ساڵی ڕابردوو لە ژێر گۆڕە بە کۆمەڵەکان دەرهێنراون بەشێکی زۆری ڕوفاتەکان تا ئێستا لە بەغدایە و ڕادستی کەس و کارەکانیان نەکراوتەوە. ئەو ڕوفاتت هەکەن هەل بەغدای هیچ مایە ما فەحسا DNA مطابق ببێ ئەو خوینە هەکەش خۆدانێت وان برین مال الطب العدلي مقارنة بقنو مطابقة شيء ببي وإنه وان باقيرن هيج موعدك نحددان دينا كان جوان جي باقيرن. لەسەی ئابی ساڵی 2014 6400 شنگالی کەوتنە ژێردەستی تیرۆریستانی داعش. تا ئێستاش 3200 کەسیان بێ سەر و شوێن و نادیارن. گەیلان بۆتانی کورسات نیوز شنگال.